سەد کرێکاری کۆمپانیای نەوتی باکوور داوای گەڕانەوە بۆ سەرکارەکانیانەکەن لە سلێمانی ئەو چێلگە پەتاتانە تێکدران کە بە ئاوی زێرا پاوەدران لە هەولێریش ڕۆژانە دوانەیەک لەدایکە بێت. سڵاوتان لێبێت. ژمارەیەک فەرمانبەری کۆمپانیای نەوتی باکوور لە کەرکووک دوای دەرکردنیان لەو کۆمپانیایە داواکەن جارێکی تر بگەڕێنەوە سەرکارەکانیان. 391 فەرمانبەر لە کۆمپانیای نەوتی باکوور لە ساڵی 2011ەوە دوور خراونەتەوە، ئەوەش بە بیانووی ئەوەی کە کاریان پێیان نەماوە. لە ساڵی 2020 بەشێک لەو فەرمانبەرانە گەڕێنرانەوە سەرکارەکانیان کە ژمارەیان 291 فەرمانبەر بوو یاخود کرێکار بوو. کەوسەر فەتاح یەکێک لە فەرمانبەرانی ئەو کۆمپانیا بە 1964 ورد بەسێ قۆناغ هاوڕێکانیان گەڕاندەوە سەرکارەکانیان، ئەوانیش داواکارن هاو شێوەی هاوڕێکانیان بگەڕێنرێنەوە کە ژمارەیان نزیکەی 100 فەرمانبەر ئەبێت. 1964 پەیوەندی بە بەشی ڕاگەیاندنی کۆمپانیا و ئیدارەی کۆمپانیای نەوتی باکوور لە کەرکووک کرد، بەڵام ئامادە نەبوون هیچ زانیاریەک لەسەر ئەم بابەتە بدرچێنن. بەپێی سۆراغی 1964 لەگەڵ فەرمانبەرێکی بەشی یاسایی کۆمپانیاکە قسەی کردووە، بەڵام نەیویست ناوی ئاشکرا بکرێت. ئەو وتی ئەو کەسانەی دەرکراون جارێکی دیکە ناگەڕێنەوە سەرکارەکانیان. لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی هەستان بە تێکدانی سەرچاوەی ئاوی چێلگەیەکی پەتاتە کە بە ئاوی پیس ئاو ئەدرا. گۆران قادر سەرۆکی لیژنە هاوبەشەکان لە قایمقامەتی سلێمانی بە 1964 ورد دوای ئاگادارکردنەوەیان دەستیان گرتووە بە سەر بڕێک پەتاتە، دوای پشکنین بۆیان دەرکەوتووە کە پەتاتەکان بۆ خواردن شیاو نین. باسی لەوە کرد ئەمڕۆ سەرچاوەی ئەو ئاوەی کە پەتاتەکەی پێ ئاو دەدرا لەگەڵ چێلگە پەتاتەکە تێک ئەدەن، دەستیشان گرتووە بەسەر 3 تۆن پەتاتەدا. ئەو سەرچاوەی ئاوەی کە پەتاتەکەی پێ ئاو ئەدرا لە گەڕەکی کەنەکەوەی سلەیمانی ئاوی زێرابی ماڵەکانە، بۆیە بە هیچ شێوەیەک شیاو نەبوونە بۆ خواردن. هەندێک لە مادەکانی بەشە خۆراکی مانجی حوت لە هەرێمی کوردستان بڕەکانیان زیاد دەکرێت، وەک 2 مانگ لە بەر لە ئێستایان لێ دێتەوە. بەڕێوەبەری بازرگانی کەلوپەلی خۆراک لە هەولێر دەڵێت لە سبەینەوە دەست دەکرێت بە وەرگرتنی پارە لە بریکارەکانی خۆراک. دلێر عەبدولواحید بەڕێوەبەری بازرگانی کەلوپەلی خۆراک لە هەولێر بە 1964 ڕاگەیاند برنج لە 2 کیلۆ نیوە دەکرێت بە 3 کیلۆ بۆ هەر کەسێک، نیسکیش لە نیو کیلۆ دەکرێت بە 1 کیلۆ وتیشی 2 مانگ بەر لە ئێستا برنج هەر 3 کیلۆ بوو بۆ هەر کەسێک، نیسکەکەش کە نیو کیلۆ زیادی کردووە لە بری لە تکەنۆک دابەشەکرێت. لە هەولێر ژمارەی دوانەکان زۆرن. بەپێی حیساب و لێکدانەوەی نەخۆشخانەی لەدایک بوون بێت ڕۆژ نییە لە شارەکە جمچێک لەدایک نەبێت. ئەمڕۆ 4 ئاب لە زۆربەی شوێنەکانی جیهان فیستیڤاڵی جمکەکان ڕێک ئەخرێت. پەیامنێری 1964 ژمارەیەک لەو جمکانەی کۆ کردوتەوە چیرۆکی سەیر و سەمەرە و بەسەرهاتەکانی ژیانیان ئەجارنەوە. بەپێی ئاماری نەخۆشخانەی لەدایکبوونی هەولێر لە ساڵی 2023دا 306 دوانەی منداڵ لە هەولێر لەدایک بوونە. لە سەرەتای ئەم ساڵیشەوە تاکو 1.7 واتە ماوەی 7 مانجی ئەمساڵ لە هەولێر 242 دوانەی منداڵ لەدایک بوون. ئەگەر کۆی بکەیتەوە دابەشی بکەیت ئەوە هەر ڕۆژێک لە هەولێر جمچێک لەدایک ئەبێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.